دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت ڕاگیراون و باڵ تاالبانیش بەرەو ئەمریکا بەڕێکەوت. وەک پێشتر تیواراشکرای کردبوو دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت ڕاگیراون و هیچ وادەیەکیش دیاری نەکراوە بۆ کۆبوونەوەی نێوان شاندی هاوبەشی پارتی و یەکێتی. بەپێی زانیاریەکان باڵ تاالبانی سەرۆکی یەکێتی بەرەو ئەمریکا بەڕێکەوتووە. سەرچاوەیەک دەڵێت گەشتەکەی سەرۆکی یەکێتی بۆ ئەمریکا زۆر دەخایەنێت ئەگەرچی دەسەڵاتەکانی داوەتە دەست قوبات تاالبانی بەتایبەت دۆسیە پێکهێنانی حکوومەت، بەڵام هێشتا وادەی کۆبوونەوەی پارتی و یەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت ڕوون نییە. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار پێناچێت بەم زوانە کۆبوونەوە بۆ ئەو مەبەستە بکرێت واتە بە ناڕاستەوخۆ دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت ڕاگیراون. سەرچاوەیەکی ئاگادار با تیواری ڕاگەیاندووە وڵاتانی هەرێمی دەستوەردانی گەورە دەکەن لە پرسی پێکهێنانی حکوومەتی نوێدا. هەر یەکە لە تورکیا و ئێران هێڵی سووری خۆیان هەیە لە سەردانانی بەشێک لە کاندیدی پۆستەکان، بە تایبەت پۆستە ئەمنی و باڵاکان. ئەمەش دانوستانەکانی پێکهێنانی حکوومەتی ئالۆز کردووە، چونکە ئەمە وا دەکات پارتی و یەکێتی وەرەقەی داواکانیان بەرامبەر هەندێک لە پۆستی وەزارەتەکان بەردەوام بگۆڕن. هاوکاتی ئەمەش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕۆژ بە ڕۆژ نزیکتر دەبێتەوە، لایەنەکانیش سەرقاڵی دیاریکردنی کاندیدەکان دەبن بۆ هەڵبژاردن. ئەمەش کاریگەری لەسەر پێکهێنانی حکوومەت دەبێت و ئەگەری دواخستنی زیاتری هەیە. ئاماژەکان بەرەو ئەوە دەڕۆن کە پێکهێنانی حکوومەتی نوێ سەر بکێشێت بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، چونکە هەر خودی پرۆسەکە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی هەرێم و ڕاستپاردنی حکوومەت تا پەسەندکردنی کابینەکە لانیکەم تا 2 مانگی پێدەچێت.